لا مانگەکانی داهاتوو دابەشکردنی موچە پێش دەخرێت. تیوار پلانێکی دارایی هەرێم و بەغدا بۆ پێشخستنی موچە ئاشکرا دەکات. پلانەکە کۆتایی بە گرفتی موچە و دواکەوتنی دەهێنێت. بەپێی زانیاریەکان کە تیوار لە چەند سەرچاوەیەکی ناو وەزارەتی دارایی هەرێم و عێراق و هاوکات دیوانی چاودێری دارایی عێراقەوە دەستی کەوتووە، هەردوو وەزارەتی دارایی هەرێم و بەغدا سەرقاڵی پلانێکن بۆ پێشخستنی دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. بەپێی زانیاریەکان شاندێکی هاوبەش لە نێوان هەرێم و بەغدا بە سەرپەرشتی ڕاوێژکاری دارایی سوودانی دەستی بەکار کردووە بۆ ڕێخستنی ڕێنماییە دارایی و کارگەریەکانی نێوان هەردوولا. سەرچاوەیەک بە تیواری وت هەندێک گرفتی کارگەڕی هەیە لە نێوان هەردوولا و پێویستی بە ڕێکخستنەوە هەیە لە لیستی موچە و ڕێنمایی و ڕێکارە دارایی و ژمێریاریەکان. تیوار زانیویەتی هەرێم و بەغدا ڕێکەوتن خشتەی موچە بە پێی بەروارێکی دیاریکرا و ڕێک بخەن بە جۆرێک ناردنی لیستی موچە لە ناوەڕاستی هەموو مانگێکدا ببێتە فەرمانێکی کارگێڕی و هەموو مانگێک لەو وادەیەدا لیستی موچە ڕەوانەی بەغدا بکرێت. هەر بەپێی زانیاریەکان هەرێم و بەغدا دەیانەوێت لە هەموو 20 تا 22 مانگێکدا بابەتی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم جێگر بکرێت. تیوار لە چاودێری دارایی عێراقەوە ئەوەی پێگەیشتووە کە گرفتی موچەی هێزە ئەمنیەکان ئاستەنگ بوو، بەڵام ئەویش لە چارەسەری کۆتاییدایە. بۆیە بە چارەسەربوونی ئەوە ئاسانکاری زیاتر دەکات بۆ دانانی خشتەی هاوبەشی موچە. وەزارەتی دارایی هەرێم دەیەوێت دابەشکردنی موچە هاوشێوەی پێش ساڵی 2014 ڕێک بخاتەوە و مانگانان لە کاتی دیاریکراودا موچەی هەر وەزارەتێک دابەش بکرێت. تیوار ئەوەشی زانیوە بۆ مانگەکانی داهاتوو یان ڕەنگە 2 بۆ 3 مانگی تر پلانەکە جێبەجێ بکرێت و خشتەی موچە بە پێی بەرواری دیاریکراو جێگر بکرێت. بەمەش هەموو مانگێک پێش کۆتایی هاتنی مانگەکە موچەی سەرجەم فەرمانبەران دابەش بکرێت.